لا دوامین یاریەکانی قۆناغی دووەمی خولی ژێربی ساڵانی کوردستان و لە کۆمەڵی یەکەم ئاکرێ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە هەولێر کرد. لاوەکانی هەولێر بەهۆی ئەوەی لە یاری یەکەمیان تووشی شکست هاتبوون لەم یاری هەوڵەکانیان بۆ قەرەبووکردنەوەی ئەنجامە خراپەکە بوو. هەر بۆیە یاریەشی تاگلایانیان کرد و شاری تەواویان خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. دەرفەتەکان سوودیان لێوەرنەگیرا بۆ تۆمارکردنی گۆڵ تا لە خولەکی 28 ئیبراهیم خضر بە ئەسیستی ئەحمەد دیە بربەستی یەکسانی بڕی و لاوەکانی هەولێریان بە گۆڵی یەکەم پێشخست. تیپی خاوەن ماڵ دەستیان بە هێرشەکانیان کرد و ئامانجیان گۆڵ یەکسانی بوو. لاوەکانی هەولێریش بە دوای گۆڵی هێندا دەگەڕان. نیوە یەکەم هەر بەم ئەنجامە مایەوە. لە نیوەی دوم هێرشەکانی هەردوو تیپ بۆ سەر گۆڵ یەکتر بەردەوامی هەبوو. لە ناوەڕاستی ئەم گێمە و لە خولەکی 66 هێژە خۆشناو ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندە لێ کرد. لە خولەکی 77 هیوا عەلی گۆڵی سێمیشی بۆ تیپی ژێربی ساڵانی یانەی هەولێر تۆمار کرد. لە دوا خولەکی یاریەکەش بەڵێن ئاری تۆپێکی ئاراستەی گۆڵی خاوەن ماڵ کرد و بەر یاریزانانی بەرگری کەوت و ئاراستەی تۆپەکە گۆڕا و بۆ گۆڵی چوارەمی تیپی لاوانیانی هەولێر. یاری بە سەرکەوتنی هەولێر بە 4 گۆڵی بێوەڵام تەواو بوو. بەڕاستی گەمەی ساکمان کرد گەمەکەی تووشی شکست هات بووین لەگە پیشەسازی بەڕاستی هەمومان بەڵێنماندا بوو کە یاریە ببینەوە هەفتەیەدا بێژ سرهاتین لەگە پیشەسازی ئینشاڵڵا ئەوەی لە توانامەدا پێشکەش دەکەینەوەی بۆی بگەینە قۆناغی داهات و کاسەکەش بەدەست بێنین. دەستخۆش لە یاریزانەکان دەکەم ئینشاڵڵا لەوە قۆناغی بەسەر دەکەوین هەرچی لە توانامەدا بێت دەیکەین. وەکیت بێژم ماژیەوە چندە خۆ ئەمۆدە نایکرد بیمەم بێت تەمرین مۆبین وشوفي خد اللي بتهاولير شي فريقك وبوشة ان شاء الله يشتغل لعبة ما يدمون سي لعبة موين واكيد بيجن صار عرض وي موي ما ان شاء الله بو لعبة بدي بوشتر صفري بەم ئەنجامە تیپی ژێربی ساڵانیانی هەولێر بە دوو یاری بۆ خاوەنی یەکەم سێ خاڵ پیشەسازیش بە یەک یاری سێ خاڵی هێ و ئاکرێش بێ خاڵە. لە یاری سێمیان دووشەمە پیشەسازی پێشوازی لە ئاکرێ دەکات و هەولێریش پشوو دەبێت. سێ محەممەد کەناڵی پێیام ئاکرێ.